الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه عزيزان وخۆشەویستان سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک یەکێک لەو دیاردە و تاوانانەی کە لە ئیسلامدا بەڕێزان قسەی لەسەر کراوە و گرنگی زۆری پێدراوە و بە یەکێک لە تاوانە گەورەکان ئەژمار کراوە تاوان و دیاردی سوخۆریە. دارە دیردە سوخۆری بەڕێزان بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بە جیاوازی ئاین، کللتور، شارستانیەتەکان بوونی هەبووە و هەمیشە چینێکە بوون کە چینی خاوەن دەسمایە و سەرمایەدارەکان بوون، چینی چەساوە و کۆیلەکانیان بەم ناوە یا لەژێر دروشمی سووە چەساندۆتەوە. دیاردوی سو بەڕێزان وەکو پێناسەکەی لە ئیسلامە کە هاتووە بە پێی حاڵەتەکەی ئەگۆڕێ. طبعاً ئێمە سومان هەیە سوی قەرزە، سومان هەیە سوی مامەڵی کڕین و فرۆشتنە. سوی قەرز دیارە ئەوەیە کە کاتێک کەسێ قەرزێکەدا بە کەسێکی تر لە ئەگەر یا لە کاتی وەرگرتنەوەیدا پێی ئەڵێگەرم پارەیە تێنایەوە ئەبێ زیاتر بێنیتەوە، واتە سووەکەی پارەکەی کە ئاداتێ بە زیاتر لی وەرەگرێتەوە. دەفتەرێکی داوەتێ بە قەرز دوای 6 مانگ دەفتەرێک و دەوەرەقی لێ وەرەگرێتەوە لە سەتادەی سوو ئەخاتە سەر بڕی ئەو قەرزەی کە داوێتێ. سوی مامەڵەمان هەیە، سوی مامەڵە بریتە لەوەی کە کەسێک لە کڕین و فرۆشتنا تووشی سوو ئەبێ. ئەمیش دوو حاڵەتی هەیە یا با بڵین دوو جۆر سوی هەیە. سویەکیان ئەوەیە کە کۆمەڵی کاڵای دیاریکراومان هەیە لە کاتی ئاڵ و گۆڕکردن و کڕین و فرۆشتنیانە ئەبێ هەردوو کاڵەکە ئامادە بن لە کاتی ئاڵ و گۆڕکردنەکەیە. سویەکی ترمان هەیە پێی ئەوتێ سوی زیادەی یەکێک لە کاڵاکان بریتە لەوەی کە کاڵایەک ئەگەر زیاتر بوو لە کاڵایەکی تر بە سوو ئەژما دەکرێت. چۆن؟ بۆ نمونە بەڕێزان لە مامەڵی دینار و دراوە، لە مامەڵی ئاڵتون و زیوە، لە مامەڵی گەنم بە گەنم یا جۆ بە جۆیە، ئەمانە کاتێککە کڕین و فرۆشتنیان پێ ئەکرێت لەگەڵ یەکتر. بۆ نمونە دوو دراو لە یەک جۆر ئەڵین دیناری عێراقی لەگەڵ بۆ نمونە هەر دیناری عێراقی، ئەمەیان زبرە، ئەمەیان وردە، ئەمەیان 25,000 یا 50,000، ئەمەیان تاک دیناری و 1000 دیناریە. ئەم دوو دراوە باش یەک جۆر دراون کە دیناری عێراقیان پێوتێت لە کاتی کڕین و فرۆشتنکردنیان بە یەکتر ئەبێ مەرجی یەکسانبوونیانی تابی یەکسانبوونی بڕەکانیان. بۆ نمونە تۆ 250,000 ئەدەی بە من کاکاتە 100,000، من 100,000 فئەی 1000 دیناری ئەدەم بە تۆ کار ئەکاتە 100,000، ئەم دوانە ئەبێ بڕەکانیان وەک یەکوا بێ، کەواتە نابێ زیادوکەم کە ئەگەر زیادوکەمی کرد ئەمە پێی ئەوتێ سوی زیادوکەمی یەکێک لە کاڵاکان. مەرجی دووەم کە پێویستە لە مامەڵەیە هەبێ ئەبێ هەردوو مامەڵەکە لە ئێستایا ڕادەست بکرێن. ئەگەر یەکێک لە دراوەکان دراوە زبرەکە یا وردەکە بوونی نەبێ ئەمە سوو دروست ئەکا. جاری وا هەیە ئەم حاڵەتە ئێمە ئاگامان لێی نییە سووەکە دروست ئەبێ. بۆ نمونە تۆ چتە دوکانی دوکاندارێک 25,000 پێەیە ئەڵی تخوا ئەوم بۆ وردکەرەوە عزیێت نەبێ 20,000 ئەداتەڵی 5,000ەکە دوایی وەرەوە، ئەمە ڕێگە بێ بە سوو بەڕێزان. بۆ چونکە گۆڕینەوەی دراوە بە دراو لە کاتێکا یەکێک لە دراوەکان ئامادەی مەلجیسەکە نییە، ینی بەشێکی دراوەکە کە 5,000 غائبە، ئەم 5,000 کە ئامادەی ڕادستکردن نییە مامەڵەکە ئەکا بە سوو. کەواتە مەرجی مامەڵەکردنی دراو ئەوەیە ئەگەر هەردوو دراوەکە یەک جۆر بن و عەرزمکردن کە دیناری عێراقی بن ئەبێ بڕەکانیان یەکسان بێ لە کاتی ئاڵ و گۆڕکردن و کڕین و فرۆشتنیان بە یەکتر و ئەبێ هەردووکیان ئامادە بن. لە گریمانی ئەوەی کە ئەگەر دوو دراوەکە لە دوو جۆری جیاواز بوون، بۆ نمونە دیناری عێراقی و دۆلاری ئەمریکیمان هەبوو یا دیناری عێراقی و دەرهەمی ئیماراتیمان هەبوو، ئەو کات ئاساییە بڕەکانیان جیاواز بێ. بۆ نمونە 100 دۆلاری ئەمریکی بە 150,000 دیناری عێراقی، ئەمە ئاساییە. بەڵام ئەبێ هەردوو دراوەکە لە کاتی ئاڵ و گۆڕکردنیانە ئامادە بن. ئەگەر یەکێک لە دراوەکان ئامادە نەبن ئەو کاتە ئەمە دیسانەوە سویەک دروست ئەکا کە پێی ئەوتێ سوی دواکەوتنی یەکێک لە دراوەکان کە بەڕیبای نەسیئە ناسراوە لە شەرعا. کەواتە سوی کڕین و فرۆشتن بەم دوو شێوازە دروست ئەبێ. وەکو عەرزمکردن یەکەمیان ئەوە یەکێک لە کاڵاکان زیاترە لەوی تر، یا بۆ نمونە ئێمە دوو ئاڵتونمان هەیە بەیەکێ فرۆشین، هەردوو ئاڵتونەکە عیاریان 20 یا بۆ نمونە 21 یا بۆ نمونە 18ەیە. لە کاتی ئاڵ و گۆڕکردنی ئەم دوو ئاڵتونەیە باشە ئێمە سەیری عیارەکان ناکەین، مادەم ئاڵتونە ئەگۆڕدرێتەوە بە یەکتر ئەبێ ئەم دو ئاڵتونە بڕەکانیان وەک یەک بێ. ئەگەر ئەمانەوێ بەپێی عیارەکان نرخیان جیاواز بێ ئەو کاتە من ئاڵتونی خۆمت پێ ئەفرۆشم بەو نرخەی کە ئەیکا، تۆش ئاڵتونەکەی خۆتم پێ فرۆشی بەو نرخەی کە ئەیکا، و هەردوو کیشمان ئەبێ پارە و ئاڵتونەکە لە یەک مەجلیسە حازر بێ،
چونکە ئاڵتون و پارە یەک حکمیان هەیە لەگەڵ هەموو دراوەکانە ئاڵتون زی و پارە یەک حکمیان هەیە کەواتە ئەمە بابەتێکی وردە ئێمە ئەڵین لە کڕین و فرۆشتنە دوو جۆر سوود دروست ئەبێ سویەکیان زیادکردنی یەکێک لە کاڵاکانە ئەگەر هات و کاڵاکان وەک یەکوا بوون وەکو ئاڵتون بە ئاڵتون زی و بە زی و دینار بە دینار دۆلار بە دۆلار لە ئەگەری گۆڕینی جۆرێکیانە وەکو دینار بە دۆلار وەکو ئاڵتون بە زی وەکو ئاڵتون بە دراو ئەو کاتە ئەکرەیەکێکیان زیاتر بێت لەویتر بەڵام هەر ئەبێ ئامادە بن ئێستا برازە ڕەنگەرەکانمان زۆر کات دەکەونە ئەم جۆرە سووەوە کە ئاڵتون بە قەرز ئەفرۆشن ئەمە شەرعەن حرامە برادرانی بازاری دۆلارەکە گۆڕینەوەی دراو کە ئەکەن باشە هەندێک جار یەکێک لە دراوەکان ئامادەنی ئەڵێ دوای 2 سەعاتیکە بۆ دەهێنم ئەمە حرامە ڕێک ئەبێ بە ڕیبا چ جۆرە ڕیبایەک ئەبێ بە ڕیبای دواکەوتنی یەکێک لە دراوەکان با جیاوازیش بێ دراوەکان گرنگەوەی دراو لە کاتی گۆڕینەوەیە ئەبێ هەردوو دراوەکە ئامادە بن مامەڵەی هەوایی ئەمە مامەڵەیەکی تەواو سوو و تەواو حرامە مامەڵەی هەوایی وەکو عەرزم کردن یەکێکی ترە لەو مامەڵانی کە دیسانەوە سوویەکی سەریح و واضحە چونکە دراوێک کە بوونی نییە لە ئێستاە جاری وا هەیە دە مامەڵی پێوە ئەکرێ ئەمە سووە و ئەمە بە هیچ شێوازێک لە شەرعات دروست نییە کەواتە ئەمە سووی کڕین و فرۆشت ئەم جۆرە سووە لە کۆمەڵێک شتی دیاریکراوە دروست ئەوێ بەڕێزان وەکو عەرزم کردن لە ئاڵتون و زی و لەگەڵ کۆی دراوەکان باشە لەگەڵ گەنم جۆ ئەو دانەوێڵانەی کە قوتن بۆ ژیانی مرۆڤ ئەمانە لە کاتی گۆڕینەوەیانە لە کاتی کڕین و فرۆشتنیانە بە یەکتر باشە وەکو عەرزم کردن هەمان قاعیدی ئاڵتون و زیوەکە گەنم بە گەنم بفرۆشتێ ئەبێ هەردوو گەنمەکە بڕیان وەکو یەک بێ کێشیان وەکو یەک بێ باشەوە هەردووکیشان ئامادەی ڕادەستکردن بن ئەگەر گەنممان بە جۆ فرۆشت ئەو کاتە ئاساییە بڕەکانیان زیاد و کەمکە بەڵام بێ هەردووچیان ئامادەی ڕادەستکردن بن ئەمە سوی کڕین و فرۆشتنە سوی قەرزیش ئەویان وازحە ئێستا بەڕێزان لە نوێترین دیاردەی سوو خواردن لەم بابەتانەیە بۆ نمونە سوی ئەو کۆمپانیایانەیە کە خانوو ئەفرۆشن کابرا باڵەخانەیەکی هەیە شوقەکانی یەکەکانی نیشتەجێبوون ئەفرۆشێ یەکێک لەو مەرجانی کە هەیەی لە فرۆشتنی یەکەکانە تەبەن یەکەی نیشتەجێبوون خۆی بۆ خۆی معدەنەکەی جۆرەکەی سویتیا دروست نابێ یعنی کەسێ شوقەیە بە شوقەیە بگۆڕێتەوە زیاتر وەرگێ لە بڕیا ئەمە هیچ کێشەی نییە بەڵام کەی کێشە دروستەکە و کاتێک کە کۆمپانیەکان لە کاتی کڕین و فرۆشتی شوقەکانە مەرجی ئەوەدا ئەنێن لەسەر کڕیارەکان بەوەی ئەگەر هات و ئەوان لە دانەوەی گوژمەکانی کۆمپانیایە پارەیان تەخیر کرد لە 102 لە 103 لە 109 پوینتات باشە ئەچێتە سەر مەبلەغەکە ئەمە ڕێک معاملەکە ئەکا بە سوو بە دروست نییە با کابرای کڕیاریش بڵێ جاخۆ من پارەکە تەخیر ناکەم و لە کاتی خۆیان ئەیدەم مادەم مەرجەکە لە عەقدەکەیە هەیە ئەو مەرجە عەقدەکە فاسید ئەکا عەقدەکە هەڵەوەشێنێتەوە دروستە ئینسان بچێتە ئەو جۆرە عەقدانەوە یا لە کاتی کڕینی سیارەیە هەمان گرفتمان هەیە بەوەی کە کۆمپانیەکانی فرۆشتنی سیارە هەندێک جار ئەم مەرجەدا ئەنێن یەکیچکە لەو شێوازانی کە ئێستا لە سووا وجودی هەیە بەڕێزان مامەڵەی قست یعنی بۆ نمونە کەسێک دێت سیارەیەک بە قست ئەفرۆشێ ئەم سیارەیە کە بە قست ئەفرۆشێ دێت ڕێژەی زیادەی ئەو پارەی ئەیخاتە سەر قستەکان جێ ئەکاتەوە لە دەسمایەکە چۆن یعنی بۆ نمونە ئەم ئەڵێ ئەگەر ئەم سیارەیە بکڕی بۆ ساڵێک بە قستی ساڵێک بیکڕی من لە 108 ئەخەمە سەر ئەگەر بۆ قستی 2 ساڵ بێ لە 116 ئەخەمە سەر ئەمە عینی سوی قەرزە بەڕێزان هیچ فەرقی نییە ئەمە مامەڵەکە بەمە حرامە بێ بۆ ئەم کۆمپانیایانە چی بکەن باشە ئەم کۆمپانیایانە لە بری ئەوەی کە بڵێ لە 108 ئەخەمە سەر بۆ ساڵێک و لە 116 بۆ 2 ساڵ ئەو بڕی زیادەکە لەگەڵ کۆی دەسمایەکە بە یەک گوژمە باسکە بۆ کابرای کڕیار یعنی بۆ نمونە بڵێ من ئەم سیارەیەت پێ ئەفرۆشم ئەگەر بە قستی ساڵێک بێ بە 120 وەرەقە پێ ئەفرۆشم ئەگەر بە قستی 2 ساڵ بێ ئیدەم بە 140 وەرەقە نەڵێ لە 108 ئەخەمە سەر ئەنجا ئیکەم بە لە 116 ئەمە مامەڵەکان حرامەکە پێویستە ئێمە بە ئاگایی و مامەڵە بکەین نەڕزقی خۆمان حرام بکەین نەڕزقی خەڵکیش حرام بکەین بەڕێزان بۆیە ئێستا بابەتی سوو بەڕاستی بابەتێکی ئالۆزە کۆمەڵێ مامەڵی زۆر هاتۆتە ناو ژیانی خەڵکەوە لە مامەڵی سیارە لە مامەڵی یەکەی نیشتەجێبوون لە مامەڵی درا و دینار لە مامەڵی ئاڵتون و زی و لە مامەڵی خەسمی کۆمپیالە لە هەموو ئەم بابەتانە ئینسانی ئیماندار ئەبێ بە وردی مامەڵە بکات چکە بەڕێزان سووک بابەتێک نییە ئینسان بڵێ وڵای کاکە قەیچێکە و چاوپۆشی لێ ئەکریا گوناهێکی کەمە سوویەکێکە لە تاوانە گەورەکان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو شتانی کە پێی ئەفەرمێ السبع الموبقات پێغەمبەری خوا باسیەکە و لە کەبائیر عولەما باسییان کردووە بۆ ئینسان بۆ سەلامەتی دنیا و قیامەتی خۆی هەوڵ بدات بەوەی کە نەکەوێتە بابەتی سوو
و بەدائیلی شەرعیمان هەیە بۆ سوود لە بنی ئەوی تۆ سوود بەکاردێنی ئێمە مڕابەحەمان هەیە ئیستیثنامان هەیە مضاربەمان هەیە سەلەممان هەیە ئیستیثمارمان هەیە باشە ئیجاری منتەهیە بیتەملیکمان هەیە هەموو ئەمانە ئەو ڕێگە شەرعیانن کە ئینسانی ئیماندار لە سوء ئەپارێزێ و هەمان قازانجیشی پێ ئەگەێنێ سەربەرز بن خوای گەورە هەموو لایەک سەلامت کە ئینشاء الله وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين